لە مابەینی کێوەکانی هەورامان و دەشتە بە پیتەکەی شارە زووردا شوێنەواری دەستی ڕەشی بەعسیەکان بە گوندی گوڵپەوە جێماوە. پاشماوەی شارستانیەتێک لەسەر دار و پەردووی خانوەکان و کووچە و کۆڵانەکاندا هێدی هێدی لەگەڵ خەمدا یادەوەری دەگێڕنەوە. داری بەرمەڕان و کانی ژنان دەست لە ملانی یەکدی هەموو ساڵێک خۆیان نۆژەن دەکەنەوە. هاوار بۆ ئاوەدانی نیشتیمان دەکەن. بە گوڵپیەکان دەڵێن وەرن با پێکەوە دەست لە دەست و قووەت لە خودا زەویەکانمان زیندوو بکەینەوە و دروشمی خۆژیێنی بکەینە وێردی سەرزمانمان و بە دوژمنانی نیشتیمان بڵێین ئێوە وێرانی دەکەن ئێمەش کۆڵ نادەین و ئاوەدانی دەکەینەوە. گوندی گوڵپ یەکێکە لە گوندە دیار و ناودارەکانی هەورامان ئەتوانی بە دووهەم یان سێهەم گوندی گەورەی هەورامان دای بنێن دوای تەوێڵە و بیارە. هەندێک بۆچوون و سەرژمێریش پێیان وایە پێش بیارەش ینی دووهەم گەورە گوندی هەورامان بێت لە ڕووی ژمارەی دانیشتوان و کۆمەڵگەکەیەوە. لە ڕووی ئیداریەوە گوڵپ سەر بە ناحیەی بیارەیە. ناحیەی بیارەش معلومە سەر بە قەزای ناوەندی هەڵەبجە و پارێزگای هەڵەبجەیە. دواتر ناوی گوڵپ لە سەرچاوە مێژوویەکانە دووسێ بۆچوون هەیە لەبارەی ناوەکەیەوەی. دیارترینیان و ئەویان کە من زۆر قەنەعەتم پێیەتی لە وشەی کولبەی فارسیەوە هاتبێت کە یەکەم جار خانەباخێکە بوو پێش ئەوەی شێخەکان بێنە هەورامان واتە لەسەر لە کۆتایی سەدەی هەژدەی زاینیە ئەم دێ ئاوەدان بووەتەوە. سەبارەت بە کەشوهەوای گوندی گوڵپ و ناوچەکە بە گشتی گوڵپ ناوچەیەکی کوێستانی نییە، ناوچەیەکی گەرمەسێرە و ئەو بەروبوومە کشت و کاڵیانەش یا بەخێوکردنی ماڵیات و حیوانداری لە گوندەکە زیاتر بەروبوومی دانەوێڵە و گەنموجۆ نیسک و نۆک بۆ ئەو شتانە زیاتر لەبار بووە لەبەر چەند هۆیەک. یەکێکیانەوەیە کە ئاو کەم بووە، ئەو ئاوەی کە هەبووە لە گوڵپا ئەلبەت دەگە بیکەنێت دوو قۆناغ. قۆناغی یەکەم پێش ڕاگواستن واتە پێش ساڵی 1970 سەدەی ڕابردوو ئەو کاتە گوڵپ ئاوەدان بووە. ئەم هەموو شوێنەواری بینایانە کە ئەبین هەمووی ماڵی تیا بووە، نزیکی 500 ماڵێک ئاوەدانی تیا بووە و مزگەوتی جامیعە و جومعەی تیا بووە، مەکتەب تاوەکو سێی ناوەندی تیا بووە، قەیسەری و بازاڕی تیا بووە. ئەمانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی گەشە و جوڵەی بازرگانی و ئابووری پەرەبسێنێت لە ناویان.
من اسمان حەمەکەیم ڕەحمانم خەڵکی گوڵپم ئەو گاوداریەم لە 2012 دروست کردووە بۆ مانگای شیر بۆ فرۆشتن مانگای سمیتاڵە بۆکانیە ئەو دوانێت هیچتیانە ئەو شیرەی سەی بنە ماڵەوە ئەیکەن لە معملمانە ئەکەنە ماسەکەیچ ئەو دوکاندارە چاخانە و دوکانداروانەیەن ماسەکە بن بۆ خۆیان تاو عەلەفێگەنم لە هەولێرەوە لەژێر چاودێری دکتۆرایە هەموو پرۆتین و هەموو حشتێکی تایە لەبەرەوە ماسەکەی ئێمە جوانە بۆیە خەڵوە لە هەڵەبجەوە بۆیەن لە سلێمانیەوە بۆیەن لە سێ ساقۆ بۆیەن لە هەموو شوێنە بۆیەن ماسیێمە من هیوایەتم خۆی گاودارێکەیە دوایەوەش باخمەیە باخی زۆر ماشەڵڵا دوای باخەکەیچ مریشکی زۆرمەیە ئەلەشیشم هەیە نۆبەنی دابەستەم هەیە خەمێکیشم داناوە بۆ خێر بۆ وڵاق لە بیدایەت هیچ تا دروستم نەکردووە ئەو قەم داناوە بۆ ئاژەڵی خەڵک بێ لەسەری ئاڵخوا من ناوم ڕێبوارخانە عەزیزە کارمەندم لە پرۆژەکەی گاوداریەکەی حاج عوسمان من لە کێڵگەکەی ئیژ ناکەم لە ناو کۆگاکەی ئیژەکەم بەرهەمێنانی سپیایی دروست دەکەین ئەم کۆگایەش لە چەند ئامێرێک پێگاتووە ئەمە بەڕادی ساردکەرەوەی پێڵێن 75 ساعات شیر خراپ نابێنە ناویە ساردی ئەکاتەوە ئەمە شۆفاژە ئەم شۆفاژە بۆ شیر کوڵاندنەکەیە شیری پێکوڵێنین کاتژمێرە شیرەکەی پێکوڵێنین شیرەکە کێنە نام ئەم ئامێرەوە ئەم مەنجەڵەوە ساعاتێک ئەیکوڵێنین کە کوڵاندمان ئەیکەنە نام ئەم ئامێرە بچووکەوە ئەم ئامێرە بچووکە تۆزی ئەم سەتڵانەیەکە دابەشی سەتڵەکانی یەکەن شیرەکە کە شیرەکە دابەشی سەتڵەکانمان کرد سارد دەبێتەوە ساعات و نیوە شیرەکە سارد دەبێتەوە کە سارد بوویە هەوێنی تێکەین کە هەوێنمان تێکرد دای دەپۆشین کە دامان پۆشی 4 کاتژمێر سەری لا نابێن کە دوایی سەرمان لابێت ئەبێ بە ماست دوای ماست ئەیکەنە ناو بەڕادەکانەوە ئەبێت بە ماست ئەیکەنە ناو بەڕادەکانەوە و دەیفرۆشین یەکێکی تر لەو ئامێرانەیە ئەویش مەشکەیە کە بۆ دۆ بەکارێت ئەم مەشکە ئامێرێکی تایبەتە تقریبا تەنێک 500 کیلۆ ئەگرێ دۆ ئەیکەن بە دۆ من 18 ساڵ شوم کردو لە بەحاجی زەواجمان کردووە حتا ئیسا هاریکاریەکەم بە هەموو شتێک ئەو باخەمان دانا دوایەوە گاداریە دانا ئەتر خەریکی ئەو گاوداریان بەخوا بۆ هەموو شتێک خەریکی لەگەڵ یا هاریکاریەکەم تا ئاخرس نەفەسیش ئەتر شیرەکە ڕۆژی 2 جارە بەیانیەتەوە ئێوارەیەتەوە بێ خۆم خەریک بم بەخوا دڵ 24 ساڵ خەریکی ئەم ژوورەی پاک و تەمیزیەکەین هەوێنی یەکەم وێدەم بە معمیلمان هەیە لەگەڵ ڕێبوارەتە بەخوا بەیان تا ئێوارە ناوەستن ئیژەکەین ئیسا بیر تێناکەم تا سارد بێتەوە 3 ساعات و نیوە جا سارد دەبێتەوە کە سارد بێەوە سەوێنی تێکەم پاش هەوێنەکە تر دوای هەوێنەکە سەری داپۆشم دوایەوە بێ ساعات 3 بێن 4 ساعات سەری دادەم سەرەکەی لا ئەبەم وی خەمە ناو بەڕادەوە تر ئەم نیو کۆچی ئەو کۆچی زەڵاتەیە
هەوێنی تێەکەم لەبەرەوە ترژ نەبێت ئەگەر زیادم تێکە ترژە بێت تۆزە گەرمیش بوو زیاتر ترژە بێت نایڵم گەرمی بێت ئەبێ بە ساردی سارد بێتەوە ئیسا ئەگیناگە تۆزە گەرم بێ ئاوی ئاو ئەڵێتەوە ئاو پڕە بێ لە ئاو ماستەکە ئیسا من ئاوا تێەکەم نیوە نیوە ئەوە بڕەکەیەتی لەوە زیاتر تێک ناکە حەجی تێ ناکە بەس ئەوە هشتر زیادیشە کەمی تێەکەم هەوێنی کەمی تێەکەم لەبەرەوە ترژ نەبێت هەموو کەس بۆ ماستی ئەمە بە ترژ نابێت هەوێنی کەمی تێەکەم و نایڵم گەرمی بێت ئەگەر شیت زیاد بێت دەکەم بە دۆکەکەم بە کەرەکەکەم بە ڕۆنەکە ترخۆ ئەمە مشتری هەیە ماشەڵڵا هەموو کەس داوای ڕۆنی ئێمە کە ڕۆنەکەمان زۆر جوانە دوای سیراجەکەم وەڵا سیراج دووم جەمی دەم کردووم ساڵ ئەم زستانە بەس سەد شیرەکە کەم بۆ تۆ نایکەم بەستەرە بەسە ماستەکەیە گوندی گۆڵب لە ناوچەی هەورامانە و وەکو ناوچەکانی تری هەورامان شاخاوی نییە ناوچەیەکی تەخت و دەشتاییە و بۆ ئەم جۆرە پرۆژانە و بۆ ئەم جۆرە ئیشانە خاسە و بەکار تێم ئەم پرۆژەیە بە عەسڵ پرۆژەی گاوداریە مانگای شیرە لە پاڵی پرۆژەکە ئێمە باخێکمانەیە باخەکە بۆ خۆی باخەوانی هەیە و ئێمەش لێرە دوو نەفەرین بۆ بەخێوکردنی ئەم وەڵاخانە یەکێکمان سەرپرستی شیرەکە و شتانەکە یەکێکیشمان بۆ خواردن و خاوینکردنەوەی شوێنەکەیە لە پاڵێ ئەم گاوداریە ئێمە مریشکی کوردی بەخێوەکەین هەروەها کە خۆتان نەزانن مریشکی کوردی تامێ جیاوازی هەیە کەڵەشیری کوردی شتێترە وەکو مریشک و مەسلەحە نییە ئەمە هێلکەیچمانەیە هێلکەی کوردی تامێ جیاوازی هەیە یەکێک لە خۆشیەکانی ئەم ئیشانە و ئەم شوێنەوەیە بۆ نمونە ئێمە ئەم مریشکانە هێلکەکەن هەر یەکێ لە شوێنە هێلکەکە هەیانە ئەچێتە ناو کاو گزرە و شتەکە هێلکەکە هەیانە ئەچێتە ناو ئاخۆر مانگاکان هێلکەکە هەر یەکێک لە شوێنێ ئێمە ڕۆژانە ئەگەڕین وەختی وا هەیە چی بۆ شوێنێ یەکڕایی کۆمەڵە هێلکە ئەدۆزیتەوە و جاری وایشەیە هەر تووشی ناوین و خراپە بێ گوڵب گوندێکە ڕوبەرێکی فراوانی زەوی کشت و کاڵی دێم و بەراوی هەیە بەهۆی نزیکی گوندەکە لە خوڕماڵەوە بەشێک لە زەویەکان لەلایەن دانیشتوانەکەیەوە بۆ کشت و کاڵ و ئاژەڵداری بەکاردەهێنرێن بەیانەگیان وەشاهەوە و بەیانی قاسبەی کەولە کوێستانەوە گیان لەنجەی کردەوە ڕێکانی ئەرێ نەخۆش و مەستی و دڵە گیان دوو چاوی کاڵم بەخوا هەقمێ بەدەسەوە نازەنین ئەگەرێ بناڵم ئەرێ دەکچە ئاشە بوو دڵە گیان چەرخوە زەمانێ ئەم وڵاتە تا بچی بەرەو شاخەکان باخەکە باشترە لەبەر ئەوەی هەوای ئەولا فێنکترە تا بەرەو خواریش بچی خراپترە بێ بەس هەر هەنارە و هەنجیریش بەرەو خواردتر نابێت بەس هەنارە ئیسە بچەوە دەشارە زورە بچەو دەوری خێڵی حەمین خێڵی حەمە و ئەولاتر ئەوانە گشتی هەنارە کردویانە
هەنارەکە ئەبێت بەرگەی گەرما ئەگرێ بەڵام بەرەو ژووری هەر ئەبێت فێنکترە گوێزی ئەبێت ئەیتر ئەم ناوانە ئەم بینە گەرمە هەوای زۆر گەرمە نابێت خراپ بێ گەرما ئەیبات و ئێتر بەرەکەی خراوە بێ دوایەوە زوو ئاوی نەدەی نەخۆشەکەوێ جارە ئەمساڵ هەر گشتی نەخۆش بوو لەبەر ئەوەی کەمبارانی بوو ئاو نەبوو زەوی گشتی نەخۆشە گشتی بەعام نەخۆشە درەختەکانی نەخۆشە گشتی نەخۆشە بەس هەنارەکە تۆزێ باشە ئەگەر ئەویش نەخۆشی نەگرێت ئێتر ئەوانی کە گشتی نەخۆشە ئێمە دەرمانمان وەشانووە هی هەنجیر و شتەیتری دەرمانی هەموو ئەم باخمانە وەشانووە لە نەخۆشی گرت بوو لەبەر ئەوەی ئەوانی تریژ نەهیگرن کێڵگەی پەلەوەری پرۆژەیەکی ئابووری سەردەمە و لە هەموو جیهاندا بایەخی پێدەدرێت گەنجانی گوڵب وەکو دەستپێک پرۆژەیەکی بچووکی بەرهەمهێنانی پەلەوەری خۆماڵیان دروست کردووە و ڕنگ و بۆی کوردەواریان بۆ ئاوایی گەڕاندۆتەوە. بیرمان کردەوە لە گوندی گوڵب پرۆژەیەک نییە بە بڵین بۆ پەلەوەری ئێمەش پێشنیارمان کرد بەم ڕێگەیە و شوێنەکەشمان هەبوو و لە گوندی گوڵب پێمان باش بوو هەڵسین بەم کارەیە ئەنجامی بدەین سپاس بۆ خوا من نزیکەی بۆ ساڵێک دەبێت هەڵساین بەم کارە و بە پێی پێویست توانیمان ڕێزاڵ بین بەسەر ئەو نەخۆشیانی کە بەسەر ئەم پەلەوەرانایەت ئێمە دوو جۆر بەرهەممان هەیە یەکەم بەرهەممان هێلکەی خۆمانەیە کاویش تایبەتمەندیەکی تایبەتی هەیە و لە هەمان کاتیشا بۆ جوچکەکانمان بڵین ملیشکمان کردەکەوت هێلکەمان دەخستە ژێری و لە هەمان کاتیشا هێلکەمان دەنارد بۆ جیاز بۆ ئەوەی هەر لە هەمان ئەو ملیشکەیە ملیشکی تر نەکرینەوە دووبارە ئینتاژمانەکردن جوچکەمان لێ بەرهەمەیەنا بۆ ئەوەی زیاتر بە پرۆژەکەمان بەرەو باشتر ببین بەڕێوە بەسپاس بۆ خواتە ئێستا نزیکەی 300 بۆ 400 جوچکەمان هەیە و لە هەمان کاتیشا بەردەوام هێلکەی خۆمانەمان هەیە. ئەم مریشکانە تایبەت گەڕاومە شوێنیانە هەمووی کوردی خۆمانەیە هەیەە ملڕوتە هەیەە بێکلکە هەیەە بڵین هەر کوردی ڕەسەنن و زۆر بە تایبەت گەڕاوم بە شوێنیانە بۆ ئەوەی بەرهەمێکی خۆماڵی تەندروست بەدەست بێن و پرۆژەکەم بەرەوە باشتر ببەم بەڕێوە. لە ناو پانتایی زەویە کشت و کاڵیەکانی گوندی گوڵبدا چەند ئیرادەیەکی بەهێز پش و درێژانە ژیانیان بۆ زەویەکانی ئاوایی گێڕاوەتەوە. پرۆژەی ئاژەڵداری و کشت و کاڵیان کردۆتە دەستپێکی ئاوەدانی بۆ گوندنشینان.